سواری بەڕێز و هەروەها کارکوانان لە مەکتەبی پەیوەندی ئەران و کوردستانەکانی کاتمان دەکەین بە خەوێر بەسەر و بەسەرچاو خۆشحاڵی بەڕێزەکان بۆ من لێرەوە لەوێ داوای لێکردندا باڵێکم. سپاس بۆ ڕەخساندنی و دەرفەتە. دەستان خۆش بێ تەلەڤیزیۆنی سلێمانی کە لەو تەلەڤیزیۆنانی ئەستێرەیەکی گەشت و درەوشاوەیە لە ئاسمانی ڕاگەیاندنی کوردی لە کوردستان بەتایبەتی لە شاری هەڵمەت و قوربانی شاری سلێمانی خۆشەویست. شانازیەکی گەورەیە کە ئەو ناوە بەرئەم تەلەڤیزیۆنە کەوتووە. دەستان خۆش بێ و لە چوارچێوەی کار و چالاکیەکانتاندا خزمەتکردن بە بوارە ڕاگەیاندن و بینەری کوردی لە سنوورەکە بەرنامەی ڕاهەندێکێکە لەو بەرنامانەی کە شوێنی خۆی لە دڵی بینەری ئازیزدا لە زۆربەی زۆری ماڵەکاندا کردوێتەوە. دەستان خۆش بێ، سەرکەوتوو بن و سەبارەت بە بەشداری ئێمەش لەو بەرنامەیە بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئەمڕۆ کە لەلایەن ئێوە بانکێشکرایان ئێمەش بە خۆشحاڵی و قوبوڵمان کردو و هاتوین لێرە لە خزمەتتان نابین. سەبارەت بە بیۆگرافیای ژانی ئێمە من ناوم تەهایە، تەها سعید ئیسماعیل، لە شارۆچکەی دوکانی سەر بە شاری سلێمانی چاوم بە ژیان هەڵێناوە و ئێستاش هەر لە شارۆچکەی دوکان نیشتەجێم و لەوێ ئەژیم. من قۆناغەکانی مناڵیم سەرەتا لە ناحیەی پیرەمەگروون بووە بە حوکمی و بارودۆخەی بەهۆی ڕاگواستنی دێ و دێهات و تێکدانی شار و شارۆچکەکانی کوردستان لەلایەن ڕژێمی بەعسی فاشی لەو چوارچێوەیەدا شارۆچکەی دوکانیش بەدەر نەبوو. ئەو شارۆچکەی تێک درا و تەختی زەوی کرا. لەو چوارچێوەیەدا ئۆردوگایشی زۆرەملێ لە سنووری پیرەمەگروون بە ناوی ئۆردوگای زۆرەملەی پیرەمەگروون دروست کرا و ئێمەش وەکو هەر هاوڵاتیەکی شارۆچکەی دوکان و گوندەکانی دەوروبەری بە زۆر لەگەڵ خانەوادەکەمان ڕاگوێزراین بۆ ناحەی پیرەمەگروون و لەوێ نیشتەجێ بووین هەتا دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد و وردە و دەگەڕانەوەی هاوڵاتیانی خۆشەویستی شارۆچکەی دوکان. ئێمەش لەو چوارچێوەیەدا گەڕاینەوە بۆ سنووری شارۆچکەی دوکان و ئێستا لەوێ نیشتەجێین. سەرەتا خۆناغی خوێندنی سەرەتاییم بەشێکەی لە ناحەی پیرەمەگروون بووە، پاشان ئێمە بە ئەسڵ زێدی خۆمان سەر بە گوندی جوبڵاقی شارۆچکەی دوکانین. چەند ساڵێکیش لەوێ خوێندومە، پاشان خوێندنی ناوەندی و ئامادەیم لە شارۆچکەی دوکان تاوا کردووە. دواتر دوای تاواکردنی خوێندنی ئامادەی لە ساڵی 2007 بۆ 2008 لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە وەرگیراوم بۆ خوێندنی بڕوانامەی دەبلۆم، بەڵام پاش دەست بەکاربوونم وەکو قوتابی لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە داوامەکەم گواستوێتەوە بۆ پەیمانگای تەکنیکی دوکان و بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2010 بڕوانامەی دەبلۆمم لە کارگەڕی کار بەدەستێناوە. پاشان لە دوای ئەوە 4 ساڵ دواتر لە ساڵی 2014 چوومەتەوە بەرخوێندن. دەستم کردووە بە خوێندنی زانکۆیی لە کۆلێژی یاسا لە زانکۆی خەڵم لە کەرکووکی خۆشەویست. دوای 4 ساڵ بەکالۆرسم لە یاسادا بەدەستێناوە. من لە دوای ساڵی 2011ەوە لە وەزارەتی کارەبا لە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای دوکان وەکو فەرمانبەر لە بەشی کارگەڕی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای دوکان سەر بە وەزارەتی کارەبای حکوومەتی یاریمە کوردستان دەست بەکار بووم. خزمەتم کردو بە کۆمەڵانی خۆشەویستی کوردستان هەتا ساڵی 2015. لە ساڵی 2015 بۆ ماوەی چەند ساڵێک چوومەتە وەزارەتی تەندروستی حکوومەتی یاریمە کوردستان، لەوێش لە بەشە جیاوازەکان خزمەتم کردووە. پاشان گەڕاومەتەوە بۆ هەمان بەڕێوەبەرایەتی و دەست بەکار بووم هەتا ساڵی 2022. لە دوای ساڵی 2022 ڕاژەکەم گوازراوەتەوە بۆ وەزارەتی داد لە حکوومەتی یاریمە کوردستان و ئێستاش لە ساڵی 2022 تا ئێستا لە فەرمانگەی دادنووسی دوکان وەکو لێپستاوی فەرمانگە و دادنووس لە فەرمانگەی دادنووسی دوکان بەردەوام لە خزمەتکردن. سەبارەت بە کار و چالاکی ڕێکخراوەیش ئێمە هەر لە سەرەتای لاوێتیەوە حەز و خولیا و خزمەتکردن بە خەڵک و خاچی کوردستان
لە مێشکماندا لە دڵماندا لە چاوماندا ڕێگی داکوتە و گەشەی سند و لە چوارچێوێژدا ئێمە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بە خۆشحاڵیەوە لە دوای 2023 من پەیوەندیم کردو بە هەردوو ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دموکراتی کوردستان و هەموو توانا و ویست و هێزی خۆم لەو ڕێکخراواندا بۆ خزمەتکردن بە چین و توێژی لاوان تەرخان کردووە. ئێمە پێماوان بۆ ئەو ڕێکخراوانە ئۆرگانێکن، دەستگایەکن، دامەزراوەیەکن دەتوانین لەوێەوە خزمەتی توێژی لاوان بکەین. لە دیدگا و لە تێڕوانینی ئێمەوە خزمەتکردن بە توێژی لاوان کەنەوەی داهاتووی هەر کۆمەڵگایەکە کارێکە پیرۆزە یەک دەگرێتەوە لەگەڵ خزمەتکردن بە خاک و خەڵکی کوردستان و من سەرەتای دەست بەکاربوونم لە ڕێزەکانی یەکێتی قوتابیان لاوانی دموکراتی کوردستان بەهۆی چالاکیمانەوە چەند پلە و بەرپرسیارەتیەکی جیاوازمان لە قۆناغ و وێزگە جیاوازەکانی ژیانماندا بڕیوە. لەو چوارچێوەیەدا من سەرەتا لە لێژنەی ناوچەی دوکانی یەکێتی قوتابیانی کوردستان بوومە ئەندام، پاشان بوومە سەرۆکی لیژنە و هەتا کارگەڕی ناوچەی قوتابیانی ناوچەی دوکان بڕیومە. پاشان لەبەر کار و چالاکی و لەبەر دڵسۆزی و سەرکەوتویمان لە کار و چالاکیەکان لە ڕێزەکانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانیش لە ساڵی 2010 پلەی کارگەڕی ناوەندی چالاکی لاوانی پیرەمەگرونم پێبەخشراوە. پاشان بەهۆی زۆری کار و چالاکیمان و لە ساڵی 2012 بە بڕیارێک ئێمە بووینە دەبستاوی بەرپرسی ناوەندی چالاکی و پێگەاندنی لاوانی دوکان و ئەو ناوەندە شەر ئەو ساڵە بووە بەهۆی چالاکی ئێمە بۆ ئێمە کراوە دوو هەواڵی تریشمان بۆ ئیزافە کرا کە وەکو کارگەر هاوکار و هاوشان لەگەڵ ئێمە خزمەتیان دەکرد. پاشان لە خزمەتکردن بە چین توێژی لاوان بەردەوام بووینە تا ساڵی 2016 بەهۆی کار و چالاکیمانەوە پلەی کارگەڕی ناوەندی باڵای دەوروبەری سلێمانی یەکێتی لاوانمان پێبەخشرا و لەو چوارچێوەیەشدا زۆربەی زۆری هەواڵان شایەتی ئەوە دەدەن لە زۆربەی قۆناغ و وێزگە جیاوازەکان هاوتریب لەگەڵ پێشات و ئەو ڕووداوانەی لەسەر ساحەی سیاسی لە کوردستان ڕوودەدەن توانیومانە ماندوونە ناسانە، دڵسۆزانە، خۆشەویستانە و خۆنەویستانە خزمەتی چین و توێژی لاوان بکەین و لەو چوارچێوەیەشدا شوێن دەستمان دیار بۆ بەتایبەتی لەبارەی ڕۆشنبیری خزمەتکردن بە ژینگەی کوردستان، کردنەوەی خولە جیاوازەکانی سەرتاشی و کۆمپیوتەر و هەروەها چەندین خولی فێرکاری تر کە لەو چوارچێوەیەدا کۆمەڵێک گەنج و لاوی زۆر باش سوودمەند بوون و ئێستا خزمەت دەکەن بە خەڵکی کوردستان. ئێمە لە ڕیزەکانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان بەردەوام بووین هەتا ڕیفراندۆمەکەی ساڵی 2017 توانیمان لە شاری سلێمانی خۆشەویست خەڵکان بدەین، خەڵک هۆشیار بکەینەوە، ڕێکخراوەکە بکەینە ئامرازێک و دەستگایەک بۆ ئەوەی بتوانن خەڵک لە ماهێت و لە گرنگی پرۆسەی ڕیفراندۆمی سەربەخۆی باشووری کوردستان تێبگەن. ئێمە لە چوارچێوەی ئەو کار و چالاکیانەی کە خزمەت بە چین توێژی لاوان بووە، ئەمە دەلاقەیەک بووە، دەواازەیەک بووە. بەڕاستی لێرەوە ئەمە وەکو فرسەتێکی کار تەماشا کراوە. ئەو گەنجانە کە چەکدار کراون بە خولە هۆشیاری و ئەکادیمیەکان فێرکاریەکان ئەمانە بۆتە هۆی ئەوەی بۆ نمونە لە خۆری سەرتاشی چەندین گەنج و لاو لە شاری سلێمانی، لە دەوروبەری شاری سلێمانی، لە گوندەوار و لە قەزا و ناحیەکان لەو خولانە مستەفید بوون و ئەمە بۆتە فرسەتی کار و ئیتر کاری خۆیان بۆ دروست بووە. ئەوانەی کە مەسەلەن خولی فێربوونی کۆمپیوتەرمان کردوێتەوە یان زۆرجا خولی دوورمان بۆ خانمان لە شارە دێیەکان لە گوندە دوورە دەستەکان چەندین خۆلمان لە ڕێگەی کەوادرە بەڕێزەکانی خۆمانەوە لە ئافرەتان لە گەنجان و لاوان کردوێتەوە. ئەمانە توانیویانە سوود لەو خولانە وەربگرن و بۆ بنە خاوەنکاری خۆیان. وەجێگە لەوەش ئێمە هاوکار و هاو ئاهەنگی کار بووین لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە لەم شارە سەرمایەکی باشیان هەبوو، خاوەن پرۆژە بوون کە زۆر جار داوای کارمەندیان کردووە، گەنجولاویان کردو بۆی لە سەکتەرە جیاوازەکانی ئەو کۆمپانیانە کار بکەن. ئێمە ئەم گەنجانە ئەم لاوانە لە ڕێگەی خۆمانەوە توانیومانە ببینە حەلەقەی وەسڵ پردی پەیوەندی لە نێوان
ڕەخساندنی هەلی کار هەم بۆ خاوەنی کۆمپانیەکەەوە هەم بۆ گەنج و لاوانی کە پێویستیان بە هەلی کار هەبوو. بەڵێ من بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزێت ینی مێژوو ڕابردوو ئەەکەم بە شاهێت بۆ بەراوردکاری لە نێوان کاری ڕێکخراوەیی ئێمە لە ڕیزەکانی شەتی لاوانی دموکراتی کوردستان و یەکێتی قوتابیانی کوردستان لەگەڵ ئەو ڕێکخراوانی تر کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە هەر ناوێکی تریان لێدنی لەم شارە و لە دەوروبەری سلێمانی. زۆربەی زۆری گەنجان و لاوان ئەوانەی مستەفید بوون، ئەوانەی لەژێر چەتری ئەم ڕێکخراوە بوونە ئەندام ئەو شەرەف و شانازیان بەرکەوتووە شایەتی ئەوە دەدەن ڕێکخراوانە ڕێکخراوێکی بێڕکابەر بوون، خەمخۆر بوون، ماندوونە ناز بوون. من پێم وایە ئەو دڵسۆزی و ئەو خزمەتەی کە لە ڕێگەی ئەم شەریحانەوە بە گەنجان و لاوان کراوە پێم وایە بەدلی ئەم ڕێکخراوانە بۆ گەنجان و لاوان هەر ئەمان بووە، نایانتوانێت ڕێکخراوەکانی تر بۆ شێوازە خزمەتی گەنج و لاوانی ئەم شارە خۆشەویستە بکەن. دیسانەوە دەبێت ئەوڕ بدەینەوە بۆ ڕابردوو. من پێم وایە تا ڕادەیەکی زۆر ئەگە 100% نەبێت بە ڕێژەیەکی زۆر باش، بەڵێ زۆرێک لە گەنجان و لاوان سودمەند بوون لە ڕێکخراوانە تا ڕادەیەکی باش لەگەڵ خەون و خولیا و پلانەکانی داهاتویان یەکی گرتوتەوە. هەر ئەمەش هۆکار بوو کە ئەو ڕێکخراوانە لێرە نەشونما گەشەی باش بکەن، ژینگەکەیان لەبار بوو، واتە توانیویانە لەگەڵ ئەو گەنج و لاوانە ئاوێتە بن بەیەکەوە دەست لە ملانێ بن شتێک بکەن، هەردوو لایەنەکە بەیەکەوە هاوکار بن و مستەفید بن. دنیای ئەدەب و دنیای ینی کە ئەڵێن ڕۆشنبیری بە هەموو کایەکانیەوە ینی ئەدەب و هونەریشی لەگەڵ بێت، کایەکە ینی بەردەوام لە ناخی مندا لە ژیانی مندا تەواجودی هەبوو. پێم وا بۆ هەمیشە ویستمە دوانەیەک بین ینی دانەبڕین بەیەکەوە لەگەڵ ئەوەی کە کار و پیشەکەی من لەوانەیە خزمەتی بۆوەری یاسایی و قەزایی بێت بە ئەم وڵاتە، بەڵام لەگەڵ ئەوەشدام پێم وا بۆ هەمیشە دنیای شار و ژیانی شاعیران و بەرهەمەکانیان ینی بەپێی ئەو مەجال و بوار و ئەو کاتێک کە لەبەر دەستدا هەبووە بەردەوام وەکو چۆن بڵێ چاودێر بووم، خوێنەر بووم، گوێگر بووم، چێژم لێ بینیوە. وەلۆ چوارچێوەیەدا سەرسام بووم بۆ ژیانی زۆرێک لە شاعیران، لەوانە شاعیری خۆشەویست و ئازیزی شاری سلێمانی فەریدون عەبدولبەرزنجی و ژیان و بەرهەم و شاعرەکانی گەنجی خۆشەویست و پێشکەشکاری ئازیز کاک ڕەنج سەنگاوی و کاک شاعیری ناودار و خۆشەویست عەبدوڵڵا پەشێ و کە چەندین شاعر و پەخشانە شاعری بۆ خەڵک و خاک و بۆ بەرد و بۆ چیا و بۆ هەموو ئەوانە نووسیوە کە لە ئەم وڵاتی ئێمەدا ڕەمزن جوانین و شاری نووسیوە کە بەڕاستی دژی ناحەزان و نەیارانی ئەم وڵاتە بوو. بە خۆشحاڵیەوە عەبدوڵڵا پەشێویشێک بۆ لەو شاعرانی بەردەوام هەم گوێم لێگرتووە، هەم بەرهەمەکانی خوێندوێتەوە و فەریدون عەبدولبەرزنجی بە هەمان شێواز کە بەڕاستی مامۆستایەکی ئەکادیمیە و بەرهەمی شاعری زۆر زۆر باشی هەیە و لەو چوارچێوەیەشدا بە خۆشحاڵیەوە پێم خۆشە یەکێک لە بەرهەمەکانی شاعری ناوداری کورد عەبدوڵڵا پەشێوتان لێرەوە پێشکەش بکەم ئەگەر فەرسەت هەبێت. شاعری ناودار عەبدوڵڵا پەشێو جوانی وتووە لەسەر دوژمنانی کورد: با بیریان بخەمەوە کە تووشی چی بوون قورتان بەسەر دوای مردنیش لێ ناگەڕێن نیشتیمانمان بکەن بە ماڵ، لێ ناگەڕێن گۆشتمان بخۆن وەک قەلووداڵ، شایی بکەن دەیکەین بەشین پرسە دانێن کاستان دەکەین بە پێکەنین، دەبینە لە کەی زمان و تانەی سەرچاو، دەبینە مووی ناو خۆراک و خەڵتی ناو ئاو، تا چرای ئێمە نەسووتێ ئێوە هەرگیز ڕووناکی نابینن بە چاوی خۆتان. ئەمە یەکێکە لە بەرهەمەکانی شاعری ناودار عەبدوڵڵا پەشێو.
سەبارەت بە ئەزمموی ئیداری و یاسایی ئێمە دوو بەشە، چکە بەڕاستی ئەزمموی ئیداریەکەمان ئەوەیە کە لە دوای تاوەکردنی خوێندنی پەیمانگا و بەدەستێنانی بڕوانامەی دبلۆم لە کاریگەڕی کاردا ئەو فرسەتەمان بۆ ڕەخسا لە دوای ساڵی 2011 وەکو ئاماژەم پێدا خزمەت بکەین لە فەرمانگە وەزارەتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری کاریژەڕی و خۆیەتیدا، لەوانە لە وەزارەتی کارەبا، لە وەزارەتی تەندروستی. پاشان بە حکمی ئەوەی کە لە دوای 2010 بە کالۆرسمان لە یاسا داهێنا، خۆمان تەرخان کرد بۆ خزمەتکردن بە کاروباری یاسایی و قەزایی لە هەرێمی کوردستان. لەو چوارچێوەیەشدا من بۆ ماوەیەکی کەم لە وەزارەتی کارەبا بەڕێوەبەراتی دابشکێنی کارەبای دوکان لە بەشی یاسایی ئەو بەڕێوەبەراتی خزمەتم کردووە. پاشان لە ساڵی 2022 چوومە سەر وەزارەتی داد، فەرمانگەی دادنووسی دوکان، و ئێستاش لەو ساڵەوە تا ئێستا وەکو دادنووس لە فەرمانگەی دادنووسی دوکان خزمەتی هاوڵاتیانی خۆشەویست دەکەین و لێپستراوی فەرمانگەی دادنووسی دوکانی. یاسا بە شێوە گشتیەکەی زۆر فراوانە، خۆی بەگشتی ینی ئەگەر وەکو تعریف و پێناسەیەکی کورد بۆ یاسا ئەوەیە یاسا بۆ ڕێخستنی ژیانی تاکەکانی کۆمەڵگایە، دەیەوێت یاسا بێتە چەترێک بۆ چەسپاندنی دادپەروەری بۆ نێشتنی جەوروستەم، بۆ نێشتنی زوڵم و زۆرداری بەرامبەر بە ئەوانەی کە وەکو چۆن دەڵێن مافیان پێشێل دەکرێت، زوڵمیان لێ دەکرێت. و لە هەرێمی کوردستان ئێمە هەرێمێکین لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵدا، و ئێمە هەتا ینی نووسینەوەی دەستوری هەمیشەیی عێراق لە ساڵی 2005 کە بەڕاپرسیەک لە هەرێمی کوردستان و لە عێراقیش پەسەند کرا، هەرێمی کوردستان لە دوای 92 و لە دوای یەکەم هەڵبژاردن و دروستبوونی یەکەم حکوومەتی کوردی لە باشووری کوردستان خاوەنی کۆمەڵێک قەوانین و یاسای تایبەتی خۆی بۆ. پاشانیش کە دەستوری هەمیشەیی عێراق پەسەند کراوە، یەکێک لە مادەکانی ئەوەیە کە ئەو یاسایانی هەتا ئەو ڕۆژەی دەستوری هەمیشەیی عێراق پەسەند کراوە ئەوانە بەرکار و بەکارە بەڕەسمی پەسەند کراون و یاسای باشمان هەیە لە بواری با بڵێن ئەحوالی شەخسی، نێشتنی تونوتیژی خێزانی، یاسای ڕێخستنی هاتوچۆوە لە هەرێمی کوردستان، یاسایی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ژمارە 4 ساڵی 2006. کۆمەڵێک یاسامان هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر براوردکاریە بکەین بە سەروەربوونی یاسا، ئەگە پرسیارەکە بەم شێوازە بێ لە هەرێمی کوردستان بەراورد بە ناوەڕاست و باشووری عێراق، بەڵێ من ینی بە دڵنیایی دەتوانم لێرەوە بە جەنابەت و بە تەواوی بینەران بڵێم لێرە زیاتر باشتر لێرە یاسا سەروەرە و هاوڵاتی لە هەرێمی کوردستان زیاتر هەست بە ئەمان دەکات بەراورد بە ناوچەکان و ناوەڕاست و باشووری عێراق. بەڕاستی لەوێ لەوانەیە بە زۆر لە جۆرەکان ڕەشوە هەبێت، گەندەڵی هەبێت، ممکنە بە زۆر لە جۆرەکان لێرە شەبێت، بەڵام بۆ نیسبەی ئەوێ نییە. ژیان بەگشتی بە شێوەیەکی گشتی هەمووی ئەزموونە. ئەزممویش هەمیشە تاک فێری ئەوە دەکات فێری خۆنەویستی بکات، فێری زانستی زیاتری بکات، فێری ئەزمموی بکات بۆی کە دنیا فراوانتر ببینێت. بەڕاستی من لەماوەی ئەو چەند ساڵی کارکردنم لەو وێزگە جیاوازانە ئەمانە وانەی زیاتریان پێداوم، زانستی زیاتریان پێداوم و پەیوەندی نوێی زیاتریان پێداوم، و دەتوانم ئێستا پێت بڵێم ئەو تێڕوانین و ئەو دیدگا و ئەو بیرکردنەوەی کە ئێستا هەمە ئیجابیەن بەرهەمی ئەو چەند ساڵ کار و خزمەتەیە کە لە وێزگە جیاوازەکان هەمان بۆ، چکە بەڕاستی ئەم کائینە ئەم مرۆڤە وەکو تاک لە ئەنجامی بەریەکەوتن، لە ئەنجامی مامەڵەکردن، لە ئەنجامی پێسپاردنی بەرپرسیارەتی و ئیش و کار زیاتر وای لێ دەکات ئەزمون وەربگرێت، سایکۆلۆژیای تاکەکەت بۆ دەرەکەوێت، ئایا چەند لەسرە خۆیە، چەند ئەتوانێت کۆنتترۆلی خۆی بکات، چەند حکمت و لێ هاتووی ئەوەی هەیە ئیدارەی ئەگەر خێرانەکە ببیدات چۆن بتوانێت لەو ئەرک و بەرپرسیارەتیە سەرکەوتوو بێت. منیش ئەو چەند ساڵە بەڕاستی کۆمەڵێک شتی زۆر باشی پێبەخشیوم کە دەتوانم وەکو بەشێک لە شانازیەکانی ژیانم تەماشای بکەم و
ئەزمموی باشم لێ وەرگرتووە. من بەڕاستی یعنی قۆناغەکان جیاوازە. ئێمە گەر باسی بگەڕێنەوە بۆ تاوکردنی خوێندن و دەست بەکاربوون و ئاتاگەیشتن بە ئەم قۆناغا دەبێت لە ناخی دڵەوە پێزانی خۆمان بۆ خێزانە بە ڕێزەکەمان، بۆ دایک و باوکمان، بۆ کەس و کارمان، بۆ براکانمان دەرببڕین کە پشتیوان و هاوکارمان بوون بەڕاستی و بۆ خێزانمان، لەبەر ئەوەی سروشتی ژیان وایە هیچ سەرکەوتنێک بە تەنیا ئەگەر بە پشتیوانی و بە دڵسۆزی و بە هاوکاری خێزانەکەت نەبێ لەوانەیە ئەوەها ئاسان نایە بەدەستەوە. ئەتوانم بڵێم ئاستەمە قورسە، بەڵام ئەوانە بە خۆشحاڵی زۆرەوە لەگەڵ من هاوکار و پشتیوان بوون. بە دڵنیایی ئەوە وەکو دراوێک وایە دوو ڕووی هەیە، ینی ئیجابیات و سلبیاتی هەیە. ئەگەر ئەو خێزانە پشتیوان و هاوکارت بێت زەمینەت بۆ بڕەخسێنێت تاوەکو ینی زیاتر دەهانت بدات، ستایشت بکات، دەستت بگرێت، ئەو فەراغاتانەی کە پێویستە مادیەن معنەویەن ئەو بۆت پڕ بکاتەوە بە دڵنیایی ئەو وزەیەکی پۆزەتیڤە تۆ پێی پێش دەکەویت و پێچەوانەکەشی ڕاستە. من پێم وایە لەوانەیە هەبن لێرە و لەوێ زۆریش بن ئەوانەی کە چەندی خەون و خولیا و ئامانجیان هەبوو، بەڵام لەوانەیە خێزانەکانیان وەکو پێویست هاوکار و پشتیوانیان نەبوو بن. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە نەتوانن وەکو پێویست بەو ئامانجە بگەن کە لە مێشکاندا پلانیان بۆ داناوە و تاوەکو بتوانن بەڕاستی بەدەستی پێێنن. ئەمە بۆتە هۆی ئەوەی ینی دەتوانین ناوی بنین شکست لە ئەنجامی ئەوەی کە وەکو پێویست بەڕاستی خانەوادە و خێزانەکانیان هاوکاریان نەبوو. بڵێ ئامانجی ئێمە هەموو لەو گۆشە نیگایەوەیە، یعنی ڕابردوو شایەتی ئەوە دەدا کە لە داهاتوو دەمانوێت چی بکەین. من وەکو شخصی خۆم بەش بە حاڵی خۆم ینی بۆ مێژوو دەمەوێت ئەم قسەیە بکەم. ینی بەڕاستی حەز دەکەین زیاتر بەرپرسیارەتی بخێنە سەر شانمان، بەڵام بەرپرسیارەتی بۆ ئەوە ناوەکو ئیمتیاز تەماشای بکەین، بەرپرسیارەتی بۆ ئەوەی بتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکی بەبێ جیاوازی پێ بکەین. هیوامان بۆ داهاتووش ئەوەیە بەڕاستی ناکرێت لەسەر چەپکە گوڵی سەرکەوتن خەول لێ بکەوێت. ینی هەمیشە ئینسان دەبێت بە ئومێدەوە بە ئاواتەوە پلانی هەبێ بۆی ئامانجی گەورەتر بەدەست بێنێت. ئێمەش لەو چوارچێوەیەدا خەونمان ئەوەیە ئینشاڵڵا ئەگەر فرسەت بوو بتوانین ببینە دادوەر لە هیچێک لە دادگاکان لە هەرێمی کوردستان و جگە لەوەش وەکو بەرپرسیارەتی کاریگەڕی و ئیداری ئەگەر ئینشاڵڵا تەمەن باقی و فرسەت بوو بەڵێ خەونی گەورەترمان هەیە بۆی بتوانین ئامانجی گەورەتری پێ بەدەست بێنین. بەداخەوە لە دنیای ئەمڕۆی مەجازیدا جەناب و بینەرە شایەتی و قسەیە دەدەن، یعنی ئێمە لەگەڵ پێشکەوتنی عەولەمە و شەپۆلەکانی گلۆبالیزیشن و هاتنی ئەنتەرنێت و وەسایلەکانی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا، ئەمانە بەڕاستی کاریگەری لەسەر تاک بە تاکی ئێمە هەیە. ئێمەش بە دەرنین لەو کاریگەری، لەوانەیە بەشێک لە کاتەکانی ئێمە بۆ بە سۆشیال میدیاوە بڕات، بە مۆبایلی زیرەکەەوە بڕات بەبێ ئەوەی خۆمان بمانەوێت، لەبەر ئەوەی حاڵەتێکی ناچاریە. ئەمڕۆ تۆ ناتوانانی مۆبایلەکی زیرەکەت لا نەبێت بۆ ئەوەی پەیوەندیەکانی پێڕێک بخەیت، بەرنامەکانی ژیانتی پێڕێک بخەیت، بۆ ئەوەی بتوانی ئەو پلانانی کە لە مێشکەدا هەیە ئەمە وەکو ئامرازێک بەکاربێنی بۆ گەشتن بە ئامانجەکان ئیجابیە. لەو چوارچێوەیەشدا ئەوە بەشێک لە کاتەکانی ئێمە دەبات و جگە لەوەش بەڕاستی وەکو خوێندنەوە دانەبڕاوم، بەڵام تا ڕادەیەشی زۆر لە خۆم ڕازی نیم. یعنی ئێمە دەکرێت کاتی زیاتر بۆ خوێندنەوە تەرخام بکەین، چونکە بەڕاستی چۆن ئێمە برسیمانە خۆراگە خۆین ئەخۆینەوە ئەخەوین ئۆکسجین وەرەگرین بۆ باشی بمێنینەوە بە باشی گەشە بکەین، ئەبێ ئەم خۆراکەش بۆ مێشک و بۆ سلسلەی ئەفکار و بۆ بیرکردنەوەکانمان دابین بکەین لە ڕێگەی خوێندنەوە، لە ڕێگەی سەرچاوی جیاوازەوە، یاسایی، مێژوویی، جۆغرافی، هەموو بابەتە جیاوازەکان کۆمەڵایەتی
ئەمە ژوا دەکات ینی ببینێت تاکێکی هۆشیار تاکێک تەندروست لە ڕووی ئەوەی کە بەباشی بێ بکەینەوە ینی بتوانین وەکو چەکێک دژی نارەکانمان بەکاری بهێنین ئێمە هەتا نەزانین مێژووی ملەتەکەمان مێژووی وڵاتەکەمان مێژووی دینەکەمان مێژووی شۆڕەشەیە لە دوایەکەکانی گەلی کوردستان لە باشوور ئەگە وەکو پێویست شارەزانەبین ناتوانین ئەمڕۆ وەکو پێویست ڕوبەڕووی داگیرکەران و ناحەزان و نارانی ئەم گەلی وڵاتە ببینەوە. بەشێکی حەسەب تعدید نییە مثلەن لە ئەو 24 کاتژمێرەدا چەند تەرخان دەکەین حەسەب بە پێویستی بەڵام سەکۆیەکە تو ئەتوانی مثلەن هەمووەکو هەواڵ و زانیاری سوودی لێوەربگری هەمیش وەکو ئەوەی ئایا نووسینەکەت هەیە وتارێکە جا مثلەن مێژوویە شخصیە هەر بابەتێک هەر جۆرە لە جۆرانە ئەتوانین مثلەن سوودم لێبینیەوە کە کۆمەڵێک بڵاو کراوە بابەتی شخصی هەبووە لێەوە بەڵام کردوێتەوە بەڵام بەڕاستی بە مروری زەمن بە تێپەڕبوونی کات تۆ تێئەگەی ینی بەدیلی خوێندنەوە بەدیلی کتێب هەر کتێبە ڕاستە ئەمە مثلەن کۆمەڵێک داتایە کۆمەڵێک زانیاری هەرچی تۆ لەو پەڕی شەرقەوە بۆ پەڕی غەرب لە باکوور و بۆ باشوور چیت بێ هە زانیاری لێرەوە ئەتوانی بە 1-2 دەقە بەدەستی بهێنی بەڵام ئەمە نەبووتە ینی پلانی مطلقی بەدیلی کتێب بۆیە لە چوارچێوەی داویستمە خۆ گونجاندنێک کە بێ هەم ئیش و کارەکان ئەوەی کە پەیوەندی بە مثلەن سۆشال میدیا و مۆبایلی زیرەکەەوە هەیە ئیش و کارەکانی بەجێ بکەین یعنی بەڕاستی لەسەر حسابی خوێندنەوەکە نەبێ کاتەکان دابەشکرێت. داوا لە گەنجانی خۆشەویست گەنج و لاوانی ئەم وڵاتە سەرجەم شار و شارۆچکەکانی هەریم کوردستان دەکەم بایەخی زۆر بە خوێندن بدەن و لەگەڵ ڕۆژگاری ئەمڕۆ هەڵبکەن ئەمڕۆ بەمانای کەلیمە ینی کۆمەڵگە جیاوازەکان لەسەر زەوی وڵاتە جیاوازەکان وڵاتانی پێشکەوتن خواز و دیموکراس زۆر بە خێرایی ژیان بەرەو پێشەوە ئەچێت زۆر بە خێرایی ئەولەمە پێش ئەکەوێت مرۆڤایەتی داهێنانی زۆر باشەکات ئەمڕۆ ئەگە تۆ نەتوانیت زیاتر لە زمانێک و 2 زمان بزانیت و لە ئای و لە زیرەکەی دەستکرد شارەزان نەبیت و لە ئایتی و لە بەکارێنانی ئامێرە زیرەکەکان ئەزمونت نەبێت بە دڵنیایی دواکەویت بۆیە من پێشنیار و بۆ چوونم ئەوەیە بۆ گەنجان و لاوان بخوێنن خۆیان چەکدار بکەن بە زانستی سەردەم بۆ ئەوەی لەو پێشکەوتنەی لەو پەرەسەندنەی کە لە دنیای پێشکەوتودا هاتوۆتە گۆڕێ ئەوانیش دوا نەکەون و گەنجان و لاوانی کوردی ئێمەش بارەمەند بن و چاوکراوە بن و پێم وایە ئێمە کۆمەلگایەکی گەنجین ئەگە دیقەتی کۆمەلگە ڕۆژاوایەکان بدەیت لە کەنەدا لە ویلایەتە یەکگرتووەکان لە وڵاتانی ئەوروپا لە یابان ئەوانە کۆمەلگایەکی پیرن گەنجیان نییە لەبەرەوەی خێزان و پێویست گەشە ناکە بۆیە من پێم وایە ئێمە لاوی بەهرەمەندی زۆر باشمان هەیە ئەگەر بتوانن زیاتر ئیدامە بەتوانەکانی خۆیان بدەن و بتوانن زیاتر خۆیان تیار بکەن بۆ ئەوەی بەو زانستەی کە لە سەردەمدا پێویستە ئەوان بیزانن. لە ناخی دڵەوە سوپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە ئومێدی سەرکەوتنتان بۆ دەخوازم بەرنامەکەتان تاکید دەکەمەوە لە دڵی بینەردا جێگەی خۆی کردوێتەوە و هەر جارە و بە شاکارێک بە بەرهەمێک بینەران سەرسام دەکەن بە بەرنامەکانتان سوپاس بە ڕەخساندنی ئەو دەرفەتەوە بۆ منیش مایی خۆشحاڵی زۆر بۆ بەشداریم کرد لەو بەرنامە.